وەکو درامای تورکی بە تایبەتی کە ئێستا زۆر ینی لە ماڵەکان لە هەموو ماڵێکە ئەو تیڤیانە بە تایبەتی کە ئەو درامایانە پەخشەکەن بینەریان بەس بە بۆنێ و درامایانەوەیە بەداخەوە ینی ئەوە هەرچ ماڵێک ئەبینی لە پیر و گەنج و مناڵ و گەورە و هەموو کەسێک دانیشن ئێوارەی لێدانیشن بە دیار دراماکەەوە بزان ئەم درامایە ینی بە تامەزرۆییەوە دانیشن بزان ئەڵلقەی دواتری چی ئەم درامایە باسی چی ئەکات چی هینەکە بەداخەوە کە کاریگەری زۆری خسۆ سەر ینی مێشکی هەموو خێزانێکی شۆرجۆتەوە هیچ نزیکیش نییە لە کولتوری خۆمانەوە وای کردووە ئەم دراما تورکیانە کە ببێتە هەوەی ئەوەی کە لاسایی بکەنەوە بۆ نمونە ئاکتەرێک هەیە ئەمڕۆ ستایلێکی جیاواز دەرکەوتووە بەیانی وەرە سێرەکەی زۆربەی کچەکان لە ساڵۆنەکان کەوتون مەسەن قژیان وەکو ئەکتەرە لێ کردووە یا تەسەڕوفاتی جلوبەرگی وەکو ئەو ئەکتەری ناو ئەو درامایە لێ کردووە. ئێمە حەزمان لە چییە؟ حەزمان لە شتی جیاوازە، هەمیشە حەزمان لە شتی جیاوازە، بیرمان لەوە نەکردوتەوە دراماکانی خۆمان ئەوە سادەن ئەوە سادەن یان زۆر جار لاسایی ئەو دراما تورکیانیان کردوتەوە ئەمانیش لە بەرەوەی کاریگەریەکی زۆر ری دراما تورکیەکانیان لەسرە بۆیە ینی مێشکیان تەقەبلی ئەوە ناکات درامایەکی سادەی خۆمان ببینن ئەچنەوە سەر ئەو دراما تورکیانە کە بە شێوازێک دروستکراوە دوورە لە کولتوری خۆمان ینی دوورە لەوە مەسەن جلی نیمچەڕوتیان لەبەرایە هەڵس و کەوتیان مەسەڵەن تەعاملیان شتێک هەیە کاڵێت لە وتەیەکی عەرەبیەوە کولی شەیء مەمنوع مەرغوب باشە هەر شتێک کە مەمنوع بێ مەرغوبە بۆیە لە دراما تورکیەکانە ئەو شتانی کە پیشانەیە لە ناو کولتوری ئێمە مەمنوعە بۆیە کە ئەو شتە ئەبینن لە ناو دراما تورکیەکەیە بلایەنەوە شتێکی خۆشە حەز ئەکەن ئەوە دووبارەکەنەوە حەزەکەن ببن بەو کەسایەتیانەی ناو دراماکان. هێشتا ئێمە زۆر ماماوە لەبەرەوەی هەروەکو باسم کرد بینەری ئێمە مێشکی شۆراوەتەوە بۆ درامایانە ینی درامای ئەوان ئەوە دەمێکە ڕۆژانە ئەوان خەریکی درامان ئێمە ئەگەر 2 ساڵ 3 ساڵ جاروایە 10 ساڵ جارێت درامایەک بەرهەمەیەنین ینی ئەوە نییە هەموو ڕۆژە خەریکی درامایەک بین بۆی بەرەو پێشون بە خۆمانەوە ببینین و کارێک بکەین کە ئەم درامایە جیاوازتر بێ لەو درامایە کەمی درامای ئێمە کە بڵین ماوەیەکی زۆری پێچێت تا درامایەک بەرهەمێنین و دوای تریش ئەو درامایە ئەوەی کێشەتیا بێ هەر لە سیناریۆکەیەوە هەر لە نواندنەوە هەر لە ئیخراجەوە هەر لە تەسویرەوە هەرچەندە ئێستا گروپی باشمان هەیە ینی ئەتوانین کۆمەڵە کەسی لێ هاتوو باش هەیە ئەتوان تەسویرکەن ئەتوانن ئیخراجکەن بەڵام وەکو ئەتوانن نواندنێکی باشیش بکەن بەڵام وەکو سیناریۆ بۆ دراما هێشتا ئێمە زۆرمان ماوە بۆ ئەوە نازانم بۆچی وای لێت ینی ناتوانین ئێمە سیناریۆیەک بەرهەم بێنین کە لە ئاستی ئەو من ناڵم سیناریۆی دراما تورکیەکان باشە سیناریۆ دراما تورکیەکان بۆیە بینەر ئەو دراما تورکیانەی بینەریان زۆرە و خەڵک حەزی لێت و مێشکی شۆراوەتەوە شتێکی تایە کە لە ناو کولتوری ئێمانی و جیاوازە ئێمەش حەزان بۆ جیاوازەیە ینی حەزەکەین حەزمان لە لاساییکردنەوەیە بینەری ئێمە حەزی لە لاساییکردنەوەیە پێش هەموو شێزانەیە بێچی بکرێ ئەبێت لەو کەناڵانەیە ئەو پارەی کە سەرفێکەن بۆ دووبلاشکردنەوەی ئەم دراما تورکیانە بدرێت بە چەند کەسێک کە ئەتوانن لیژنەیەکی بۆ دانێن لیژنەیەک دانێن چەند کەسێک وەکو چۆن ئەڵێ دکتۆری سیناریۆکە بێت و ئەو دەستکاری ئەو سیناریۆیە بکات و چاکیکەن و پێکەوە درامایەکی جوانی پێ مەرج نییە ئەو پارە زۆرەی کە ئەدرێ بە دووبلاشکردنی دراماکان مەرج نییە ئەو پارەیشی تێچێ پارەیەکی کەمتر بە ستافێکی ئەسڵەن زۆر ستافەیە هەروە لە بەرەوەی حەزەکات حەزی لە بوارەکەی هەروە خۆبەخشانەیە ئیشەکە ئاکات پێم باشە سەرەتا ئەو درامانە ڕاگیرێ ئەو پارەی یان ئەو بودجەی کە بە ئەوە سەرفەکرێ بدرێ بە درامای ناوخۆی بە چەند کەسێک کە درامای ناوخۆیمان بۆ بکات دراما زۆر بێت یعنی زۆر بێت ئێمە فیلمەکانیش کە ئەکرێت
سیرەکی بۆ فستیڤالەکانە زۆر کەس نایە بۆ فستیڤال یان بۆ فستیڤالەکانی دەرەوەیە ئەو شوێنێکمان نییە کە بڵێن تایبەت بێ بە خۆمانیا لە تیڤەکان بە ئێواران یان لە هەر کاتێکیکەیە بێت بەشێکی تایبەت کرێ بەو فیلمە کوردیانەی خۆمان بۆی خەڵک بێتەوە سەر بابەتەکانی خۆمان سەیری کولتوری خۆی کاسەیرینی ژیانی خۆی بکات یعنی خۆی تایبێت نەک بچێت سەیری شتێک بکات کە ئەسڵان پەیوەندی بە کولتورەکەی خۆمانەوە نییە. هەروەکو پێم وتی ئەم سیناریۆ سەر بیرۆکەی باشمان هەیە بۆ سیناریۆ بەڵام داڕێژەری سیناریۆکەمان نییە یعنی کەسێک نییە کە زۆر باش بێت کە سیناریۆیەکی باش داڕێژێتەوە و بیکا بە بەرهەمێک و کە بتوانێت سبێنێ تەسویری بکات و بکرێ بە درامایە بکرێ بە فیلم بۆ ئەمە ئەتوانین لیژنەیە گروپێک دانرێت پێداچوونەوەی پیا بکرێت و هەر کەسە و لای خۆیەوە بیرڕای خۆی لەسەر بات و بکرێ بە بەرهەمێکی باش بۆی ئامادە بێت بۆ ئەوەی تەسویر بکرێت و بکرێ بە فیلمیا بە درامە بەخش بکرێت. ئێمە ناتوانین ینی زەخەتکەین وەکو خۆمان زەخەتکەین لە کەناڵەکان کە ئەو درامانە پەخشکەوە نایشتوانین بین ماڵ بە ماڵدانیشین بڵین خراپە ئەمە بۆ مناڵەکە خۆت تازای تر کەسێکی پێگەیشت و چۆن بیرەکەی تۆ چۆنیە بێ بەس ئەو مناڵە کە دانیشێ لەگەڵ تۆیا سێرەکە من دانیشتۆ مناڵ سێری دراماکەی کردووە هەسا و توێتی ئەمە لە خاڵی مناڵێکی 11 ساڵ بڵێ ئەمە لە خاڵی سکی پڕ بۆ ئەمە لەگەڵ مامیا پەیوەندی هەیە ئەم مناڵە تاوی تر لەسەرەوە پەروەردابێت هەستەکە کە ئەمە شتێکی زۆر تەبیعیە زۆر تەبیعیە بەلایەوە ئەگەر لەگەڵ خاڵیا پەیوەندی هەبێ عیلاقەی هەبێ لەگەڵ مامیا لەگەڵ هینیا ئێمە ئاگامان لێ نییە ئێستا یعنی لە ناو خێزانەکانە بەداخەوە زۆر بەداخەوە سێرەکی پەیوەندی لە نێوان ئەم کەسانەیە دروست بووە ئەمەش ئەنجامی چییە؟ ئەنجامی ئەو پەروەردە نادروستەیە کە بەبوونی ئەم لە سەیە من پێچ ئەڵم نۆی ئەو بابەتانە پەیوەندی بە ئەو دراما تورکیانەوە هەیە زۆر پێویستە چونکە ئێمە هەمیشە ژنمان یاوەکو شەڕانگێز یاوەکو تێکدەری خێزان یاوەکو قوربانی پیشانناوە یعنی نەهاتوین ئێمە ئەو ڕۆی ژن کە لە ناو دراما و فیلمەکانە ئەیبینی پیشانەیە ئەوە ئەسڵی خۆمان نییە لەوانەیە لە سەیە حوتی هەشتی کەسەکان وابن لەگەڵ یەکا یعنی ژن ئەو شتە بکا بەڵام دوجار ئێمە کۆمەڵە ژنمان هەیە ئازا کۆمەڵە ژنمان هەیە ئەسڵ کۆمەڵە ژنمان هەیە ئێستا خێزانێکی گەورەی ڕاگرتووە لە دەرەوە ئیشەکە مناڵ بەخێوەکە پەروەردەی مناڵی جوانە دوای ئەوە یعنی کۆمەڵە پیشان بەشانی پیا کۆمەڵە شت ئەکا بۆ ناین ئەمانە پیشان بین بۆ ئەبێ هەمیشەوەکو قوربانی ژنەکان پیشان بین ئەم ژنە وای کردووە لەگەڵ ئەم ژنە بۆتە قوربانی لە بەرەوەی مێردەکەی ژنێکی تری بەسەراهێناوەی بوو بە شەڕیان نازەم چی ئەتوانین ئێمە بەدەست ئێمەیە بەدەست ئێمە من وەکو دەرێنەرێک هەوڵم ماوە کە ژن پیشان بە مەرجنیە ئەم ژنە لە ماڵەوە هەر ئەبێ لە ماڵەوە بێ ئەی بەمە دەرەوە ئەبێ ئیشێکی مەحاڵی بۆ بدۆزمەوە کە ئافرەتێک پیاوێک ئەو ئیشاکە بەڵام ئێستا ژن هەیە و ئیشاکە کە پیاو ئەیکات بۆ من نەیەم ئەم ڕۆی پیشان بم نا هیچ فیلمێکمان نەبووە بەڵام ئەتوانین ئەوە بکەین بەدەست ئێمە هەر زۆر یعنی زۆر شتێکی ئاساییە بەس کە نایکەین لەبەرەوەی چی لەبەرەوەی ئەم پیاوسالێرە هێشتا بەسەرمان ئازاڵە هێشتا ینی ئەڵێ ئەگەر من بێم فیلمێک بکەم وەکو ئەوە نەبێت ژن هەروەکو چۆن لە کۆمەڵگای سێرەکدا ئاوا پیشانی نێم ژن گەورەکەم سبەینە ژنەکان من گوێم لەم قسەی بۆڵە سبەینە ژنەکان هارە بن و زاڵە بن بەسەرمانە و نابێت جوابێت و ینی هێشتا هارەوەیان تیاماوە من زۆر هەوڵم ماوە هەوڵی شێم کە ینی لەو بوارە ئەگەر ئیشەڵا پشتگیری بکرم بە تایبەتی لەو بوارە ئیشەکەم کە ئەم دراما تورکیانە بکەوێت و درامای کوردی بەرەو پێش بچێت یان فیلمی کوردی بەرەو پێش بچێت چونکە ئەشتوانین شتێکی کە بکەین بۆ لە ڕێگای خوێندنگاکانەوە بتوانین
هیچ نەبێ بە مناڵەکان بڵێن ئێستا زۆر مناڵ هەیە بە دایک و باوکیڵێ ئەڵێ مامۆستاکەم پێیوتون بە قسەی مامۆستاکە زۆربەی مناڵەکان هەیە توان ئەوە بکەن دەتوانین داوا لە مامۆستاکان بکەین کە شتێکی وا بە مناڵەکانیان بڵێن یان لە کۆبوونەوەی دایک و باوکانە بکرێت ئەگەر ماگانەیش بێبانیان کرێن کە قەدەغە بکرێ بە دایک و باوکە کە بڵێ ئەگەر ئەم مناڵۆ سێری ئەم درامایە بکات سێری ئەم شتانە بکات یعنی شتێکی وا کاریگەریکی وا بخەنە سەریان کە وردە نەهێڵن سێری درامای تورکی وێنە بابەت بکەن کە بۆ کولتوری ئێمە ناشێت. منیش هەوڵی ئەوەیە وەکو دەرهێنەرێک چەند بتوانم کار لەسەر بەرهەمی خۆمان بکەم بەرهەمی کوردی بەرەو پێش بڕوە دراما فلم هەر بابەتێک بێ و بە تایبەتیش ژن پیشاندانی ژن بەو جوانیی بۆ شێوازەی کە لەناو کوردی خۆمانە هەیە.